ئێوارتان باش. دیسان ڕۆژهڵاتی ناوەڕاست چاوەڕێی بڕیارە نوێیەکانی ترامپ، استراتیژەکەی و هەروەها بڕیار و ئاڕاستە و بیرکردنەوەکانی ترامپە لەم سەری ئیسلامیەوە بۆ ئەو سەری عەلمانی، لەم سەری تورکەوە تا فارس و تا عەرەب و تا نەتەوە جیاوازەکان، لە مەزهەبە جیاوازەکانی شیعە و سوننەوە، لە چەکدار و بێچەکەوە، لە میلیشیا و لە خەڵکانی مەدەنیەوە، هەمووان چاوەڕوانی ترامپن. ترامپ داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن گرێداتەوە، چۆن هەنگاوەکانی باڕاستەی ئەوەی خۆی پێوترێ پێی ئەڵێت بەرپاکردنی یاشتی و سەقامگرتنی ئارامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایان تەکایەوە. چەند ڕۆژی ڕابردوو استراتیژی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا لەلایەن دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاوە بڵاوکرایەوە. استراتیژەکە ڕەنگە لە چاوەڕوانی زۆرێک لە شرۆڤەکارانە بەو شێوەیە نەبوو بێت کە ئەم تا ڕادەیەک زۆر شت وەلا ئەنێوە جەخت لەسەر کۆمەڵە شتی ترەکاتەوە. بۆیە ئەمڕۆ لە ئەو دی و سنوور گفتوگۆیەکی تێوتەسەل و شرۆڤەیەکی ورترەکەین بۆ استراتیژی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا و ڕوانگەی ترامپ بۆ ساڵی داهاتوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا و ئەوروپا و وڵاتانی تر. ڕەنگە جەختکردنەوەی ئێمە زیاتر لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێت بۆ پێی کە خۆمان نزیکین لێرەین، کورد پرسە گەورەکەی لێرەیە و نەیار و دۆستەکانی دەرفەت و ئاڵنگارەکانی کوردیش دیسان هەر لێرە و سەڵادن. استراتیژەکە زیاتر تۆخکردنەوەی ترامپە وەک پیاوی ئاشتی، پیاوی بەرپاکردنی ئاشتی لە نێوان هەشت وڵاتی جیاوازە. خۆی واتەنی هەشت مەسەلە و هەشت شەڕی کۆتایی پێهێنا، بەتەنیشتەوە باسی ئابوورێکی بەهێزی وڵاتەکەیەکا و بەردەوامیشە لەسەر گەشەپێدان بە ئابووری ئەمریکا و پێی وایە دیسانی شەرە بێت ئەمریکا یەکەم بێت، ئەمریکا گەورەترین بێت، ئەمریکا بەهێزترین بێت. لەگەڵ میوانە بەڕێزەکانم کاکتۆر ژیلوان زۆر زۆر بەخێر بێی، هەروەها هاوڕێمان کاکتۆر سەردار عەزیز لە ئێرلەنداوە لەگەڵمانە پێکەوە گفتوگۆ لەسەر استراتیژی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا و دۆناڵد ترامپەکەین. کاکتۆر سەردار ئێوارە باش، زۆر خۆشحاڵم لە خزمەتە. حەزەکەم بەوە دەست پێ بکەم کە استراتیژەکە هەر بە خوێندنەوەی ئەچینە سەرەوەی یەکسەر ڕخنەیەکی جددی لە ڕێبەرانی پێشووی ئەمریکا ئەگرێت، لە سەرکردایەتی پێشووی ئەمریکا ئەگرێت. خۆی واتەنی چۆن استراتیژی ئەمریکا بەرلاڕێدا برا، ئەمە بۆ تەبابەتێکی گەرم و گوڕ لای ترامپ. دواتر دێتە سەرەوەی کە ئایا ئەمریکا چی ئەوێت و ئێمەمانەوێت بەکوێ بگەین و میکانیزمەکان و ئالێتەکانی بەردەستمان چین بۆ ئەوەی بگەین بە ئامانجەکانمان. حەزەکەم خوێندنەوەیکی سەرەتایی بەڕێزت بۆ استراتیژەکە هەبێت. زۆر سپاس ئەستان خۆش. لە ڕاستی استراتیژەکە ئەمڕۆ بۆتە باسی هەموو ناوەندەکانی دنیا و ئەم استراتیژە بە شێوەیەکی زۆر بەرفراوان یا بە شێوەیەکی زۆر ڕادیکاڵ جیاوازە لە زۆر استراتیژەکانی پێشوو. لە سەرەتادا بە نارسیسمێک دەست پێەکەش، نارسیسمی ترامپە کە ئەو خۆی سنتەری هەموو شتێکایە و خۆی ئەو سەرۆکەیە کە دوای جەنگی جیهانی دووەم ئەمریکا سەرۆکی ڕای بەخۆیەوە نەدیوە و سەرۆکی ئاشتیە و ئاشتی چەندی جێگای دنیا بەرپا کردووە. بەو شێوەیە بڕوا لە ساڵی داهاتوو ساڵانی دوایەوە هیچ شەڕێک نامێت لە دنیا ترامپ. ئەم استراتیژە لەوە جێگەی دەرسڵمانە لە ئەوەی کە زۆر جەخت لەسەر ئەوروپا کات وەکو نەیارێک و تەرکیزی ئەمریکا خادە سەر ئەمریکای لاتین و هەردوو ئەمریکا وەسترن ئەمەی کە لە نوێکردنەوەی دۆکتۆری عەقیدەی مۆنڕۆ ترامپ خۆی پێی خۆشە هاوشێوەیەکی یا درێژەپێدانەی گەرمکردنەوەیەکی زۆر نەرمە یان هاوڕایە بەرامبەر رووسیا بە هیچ شێوەیەک باس لە ئەمریکا کۆریای باکوور ناکا و دیدێکی جیاوازی هەیە لە بەرامبەر چینە. بەڵام ئەوەی سەرەتا ئەوەیە کە یعنی ئەمە ئەکرێ بڵێن یەکەم عەقیدە یا یەکەم استراتیژی نیشتیمانی ئەمریکایە کە وشەی تێرۆریزمی تر نییە. یعنی ئەمریکا لە دوای 11 سپتەمبەرەوە هات قۆناغی شەڕی دنیا بە چەندین قۆناغ و شێواز و قات و شوێنە
تێپەڕی کاریگەری بوو لەسەر دنیا ئێستا ئەمە کابڕانێکی تەواوە لەگەڵ ڕەنگەوە کاریگەریەکی ڕاستی هەبێت لەسەر پەیوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە سەری ئەگەر مەژە پێدا ڕەنگە تەقیم بەرنامەیە بێت بەڵام بۆ ئێمە لە ئەوروپا ئەوەی نەکارەی ئەوروپا و پێی بڵێم بە کوردی خەزانوێنی هێشتا نازانی لێتیە بەڕاستی ینی ترامپ بۆ ئەوروپا بینرێک هینە یانی هەندێک لە کۆڵەر وایە بین کە ڕژیم چێنجە گۆڕێ لە ئەوروپا هاوکاری هەندێک هێزکا و ژادی هەندێک هێزی ترکە ڕاشکاوانە دژی ئەوروپایە ڕاشکاوانە دژی هێز لیبراڵەکانی ئەوروپایە وایەوێ ئەوروپا پەرتەواز و هەموو بتوانێت ئەجندای خۆی بەسرا بسەپێنێ و ئەو گەردانە بێنە سەر حکوم کە ئەو ناوێنێ پاتریۆت بەڵام ڕاستیا هێزی فاشیستن لەو بەڵێ زۆر باشە کاک دورسەدار دێمەوە لای بەڕێز کاک تۆرشیلوان سەرنجەکانی دورسەدار تقریبان کۆکراوەیەک بوو لەسەرەوەی کە ڕوانگەی ترامپ بۆ مامەڵەکەن لەگەڵ ئەوروپا لەگەڵ چین لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام دێمەوە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆی تۆز تۆختر بین و نزیکتر بینەوە سەرنجێکی خێرات هەیە لەسەر خۆی استراتیژەکە تا زۆر سپاس بۆم دەرفەتە لە ڕاستیە کاکتۆر جوانی فەرموو کە پرۆژەی استراتیژی ئاسایشی نیشتیمانی ئەمریکایەکێکە لە گرنگترین پرۆژە سیاسی استراتیژیانەی کە ئەژندای سیاسی دەروی ئەمریکا و مانۆڕی تاکتیکەکان و شێوازی کارکردنی لەسەر ئاسی دنیا دیاریەکە بەراورد بە 19 استراتیژی ڕابردوو بەرامبەر بۆ مانیفستۆیی کە پێشتر بۆ دیاریکردنی ئەو سنوورەی کە ئەمریکا لە دەرەوە چۆن مامەڵاکە یەجگار جیاوازەوە زۆرترین کاردانەوە و زۆرترین دەنگدانەوەی هەبووە سەرچاو و ئیلهامی حقیقی ئەم بابەتە لە کۆنتەکسی قانونی وەکو گۆڵتن وەتر وەکو بابەتی شوکو کۆندەرنی با بڵین منڕۆ وەرەگیرێ بەڵام زیاتر ئەم بابەتە جەخت دەکاتەوە کۆی کە سەرتا باست کرد جەخت دەکاتەوە لە ماکیاژکردن بە ئوسوڵی بە مۆدێلی دۆناڵد ترامپ و داردەی ترامپیزم و دیاردەیەکە بە ئاشکرا یعنی ڕنگدانەوەی هەیە لە ناو سیسە لاپەڕی نووسینەوەی کۆنتەکستە بابەتە سەرنجڕاکێشانی کە لە ناو استراتیژیەکە داڕێژراون و نووسراون ئێمە ئەمە بە باشیە زانین کە ئەم استراتیژە زیاتر پەیوەندیدارە بە مەسەلەی دیاریکردنی ئەمنی قەومی ئەمریکا و فەلسفەی کارکردن و شێوازی مامەڵەکردنی لەگەڵ لاپەیمانەکانی و لەگەڵ نارەکان ناڕێسەسەکانی لەسەر ئاسی دنیا بەڵام بەگشتی سێرکی ئاسایی ئەم بابەتە وەرگرین وەکوی کە بەشێک لە ڕۆژنامەکانی ئەمریکا دەنگانەوەیکی زۆری لە سەحافی ئەمریکا هەیە بەڵام تا ڕادێکن دەیچان بە شێوەیەکی واقعانەتر مامەڵاکەن بەوەی کە ئەم بابەتانە لە دۆناڵد ترامپ چاوەڕێکرێت دۆناڵد ترامپ شخصیتێکی شۆئامێزە و بابەتێکی خولیاکی زۆری هەیە بۆ دەرکەوتن لە میدیا و سەپاندنی ئەجندای سیاسی خۆی و شێوازی مانۆڕی تاکتیکەکانی بەردەوام لە ناو دنیای سیاستا زۆرترین کاردانەوەی هەیە ئەمە چاوەڕوانەکرێت لەوەی کە کۆنتێکستێکی گرنگی وەکو استراتیژی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا بکرێتە بەردەستی کە ڕنگدانەوەی تەبیعەت و بیرکردنەوە و جەدوای سیاسیەکەی خۆی بێ تا ڕادێک ئەمە بابەتێکی زۆر ئالۆس نییە بەڵامەوەی کە ئالۆزە قەنەعەت پێکردنی کۆنگرێسە چۆن پرۆژەیە جازار لە کۆنگرێس سەرحەکرێ و قەنەعەت پێکردنی بەشێکی زۆری دامانی کۆنگرێسە بۆی کە پرۆژێکی وا هەبێ و ئەم پرۆژەیە بادانەوە و سوڕانەوەیشی تەواو پێشەوانەی لەگەڵ بەرنامەی کارەکانی پێشترا هەیە بەتایبەتی وەکوی کە باسمان کرد دەربارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بۆ یەکەمین جارە ئەو بادانەوەی هەستی پێکرێ و بە ئاشکرا سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێمانەڵێکە ئیتر لە ئەژندای سیاسی ئەمریکایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەولەویەتی یەکەمینی نییە و ئێمە بادەینەوە بەرەو چارەسەکەنی کێشە گرفتە لە ناوخۆیەکانی خۆمان بەرەو وێسترین کەیس وەکوی کە خۆی باسیەکە قسەکردن لەسەر ئەمریکا و مەشروعی سەرەکی ئەمە لەم قۆناغای ئیداری دۆناڵد ترامپ قسەکردن لەسەر پاراستنی ئەمریکا لە ناوخۆیە و ڕەپاراسی سەقامژیری و مەسلەی کۆنتڕۆلکردنی دیاردەی کۆچکردن و شێوازی مامەڵەکردن لەگەڵ مادەی هۆشبەرە ئەمانە کۆمەڵێک کەیسی جەژگار گرنگن کە ئەمریکا بە پێ و بکارنامەیە پێویستە و خسوێتە پێش هەموو ئەو کارنامانی کە پێشترەی بووە ئەگەر بەراوردیکەین بە ساڵی 2022 کابینەکەی جۆی بایدن کە دەستکاری جارێکیش دەستکاری ئەم استراتیژی کردبوو ڕەخنەیەکی زۆر بەدیەکەین لێرە کە هەر سەرەتا بەڕەخنەگرتن لەو پرۆژەی دەستپێکە کە پێی وایە پرۆژێکی سەرکەوتو مەفەق نەبوو لەوەی کە بتوانێت ئیداری ئەو سڕاع بابەتە
بەتایبەتی لەگەڵ لە دۆسی چینە و لە دۆسی رووسایە. بەڵام ڕاستیە ئێستا لەم چوارچێ بەرنامەیە پرۆژێکی واقعی زۆر دوور مەودای سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ چینە نییە ئەگەر چی لە سوپەی لەگەڵ واقعی چینە نرم کردووە وەکو کاک زۆر باسی کرد و بە هەمان شێوە بۆ رووسیاش ئەم دۆسی ڕاستە تا ئەندازێکی بەرچاو خاوە و جۆرێک نەرمی نواندووە کە ئەکرێ هەموو ئەم بە پێچوانەشە بەڵکو دەرفەتی داوە بۆەوەی کە بۆ کۆرفایف زیندوو کاتەوە مەسلەی یعنی ئەو هەموو مامەڵەیی کە لە بین رووسیا بۆ لەسەر پرۆژە ئەتۆمیەکانی و لەسەر احتیواکردنی منطقەکە لەسەر شێوازی علاقات لەسەر شێوازی ئیدارەدانی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زاری چکە پیاچوونەی پیاکە هەموومانەکایگی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە. کاکتۆر سەردار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە زۆر تۆ خەبینەوە زۆر نزیکە بینەوە لە پرۆژەکە. لای من دوو دەنگدێت ناخۆش دوو دەنگدێ ئەگەر هاوڕیان هاوکاریمان بکەم زانین کێشەکە لە چیایە. کاکتۆر سەردار ترامپ بە ڕوونی باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە لە دوو وێستگەی جیاوازە دانێکیانەوەی کە ئیتر ئەو پرایۆریتی جارانی نییە ئەو ئەولەویەتی جارانی نامێنێ. دووەمیش باس لە ئەوە کات کە پارەی ئەمریکا زۆر سەرف کراوە بۆ هەندێک لە وڵاتان بەرامبەر بە زۆر شت بۆ پاراستنی خۆیان بۆ بەرگری خۆیان جیتر ئەوان ژەبێ بێن خۆیان پارەی خۆیان سەرف بکەن. ئەگەر سەرنجێکت هەبێت لەسەر ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕوانگەی ترامپەوە. ڕاستیە ئەکرێ بەچەند خاڵێک یا بەچەند شێوەیەک مامەڵەی استراتیژە لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە یەکەمیانەوەیە بایەخی دووەمیان کە ترامپ لە کاتێکە ئەیەوێ وا دەرخا کە ئەیەوێ ڕۆڵی کەم کاتەوە یا کاتەوە دەستوەردانی نەهێڵێ بەڵام لە هەمان کاتە ئاماژە بەوەیەدا کە بڵێم بەلایەوە گری کەس هەیمەنی نەبێ لە ناوچەکە نەوت بەردەوام بێ لە ڕۆشتن ئەو ڕێڕەوەکان تەنگەبەرەکانی گورمز بابلمەندە بۆ گور سوێز کەس ناتوانێت باڵدەست بێ بۆ جگە لە ئەمریکا لەو ناوچانە و لە هەمان کاتە سەردار دەنگت زۆر خراپە ئەگەر هاوڕیان تۆزە هاوکاریمانەکەن لەوەیە ئەگەر ڕێمە لای بەڕێزت. کاکتۆر ژیلوان باسی ئەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەم وەجارێکی تر بە تەنیشتی ئەوەی کە باس لەوە ئەکات کە ئەمە تر ئەولەویەتی ئەمریکا نابێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چونکە جاران ڕۆژهەڵاتی ناوەڕاست وزەی هەبوو بەڵام ئێستا بە تەنیشتیەوە ئەمریکا خاوەنی وزەیەکی زۆرە بازاڕی تری بۆ خۆی پیا کردووە و تا ڕادێکی زۆر هاوبەشی هەیە. بە تەنیشتیەوە باس لەوە کات کە ئیتر ئەمریکا ئەو پارە زۆرەی خۆی بۆ پەرگری و بۆ پاراستنی وڵاتانی تر سەرف ناکە وڵاتانی تر ئەگەر خاوەنی کێشەن باڵێن کێشەیەکیان هەیە بۆ خۆیان با خۆیان بێن پارەی سەرفکەن و ئێمە هاوکاریانە بین. لە ڕاستیا پرۆژەی استراتیژی یاسای نیشتیمانی ئەمریکا لەم قۆناغەیە بە تایبەتی یانەوەی کە لە چواری کانونی یەکەمی ئەم ساڵی سن ڕۆژ ڕابردوو ڕاگەنراوە بە شێوەیەکی گشتی سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر سێ بنەمای زۆر گرنگ ڕاوەستاوە کە گرنگترینیان پێداچوونەوەیە بە کەیسی هاوپەیمانەکانی بە تایبەتی وڵاتانی خەلیج و دووەمین بابەت کە زۆر گرنگە مامەڵەکردنە ئەوەی کە خۆیان ناوە ڕیالیزمی نەرم کە فەلسفەی مامەڵەکردنە لەگەڵ وڵاتانی دەرەوە و لەگەڵ هاوپەیمانەکانی بەڕۆن و ڕاشکایی پێمانەڵێ کە سیاسەتی ئیدارەی دۆناڵد ترامپ دوور لە دەستێوەردانی سیاسی دوور لە پاڵپشتیکردنی ڕاستەوخۆی ڕژەمە سیاسەکان بە بێ ئەوەی کە ئەو بارگرانی لە سەرشانی خۆی دروست بکە بە پێی و ئاڵۆزێ دروستکە قسەکردنە لەسەر واقعەیە کە واقعی مامەڵەکردنە لەگەڵ پەیمانەکانی سەر بنەمای بەرژەوەندی و لەسەر بنەمای احتیواکردنی و عیلاقاتەی کە کاریگەری هەیە لەسەر ڕێڕەوە ئاویەکان و بەتایبەتی ڕێڕەوی کەشتیوانی بە خۆی ناوی بردووە و لە هەمان کاتا مامەڵەکردن لەگەڵ کەیسی بازرگانی و کۆمرسیاڵ لەسەر ئەم بنەمایە دێ پەیوەندەکانی بجارێکی کە داڕێژێتەوە و بەبێ ڕەچاوکردنی مەسائیلی دیموکراسی و ئەو ماکیاژەی کە پێشتر ئەمریکایەکان بۆ یانسەپان بەسراو پەیمانەکانە لە مامەڵەکردن لەگەڵ یەکتریە ئەوانەی کە چونە ناو محۆری مامەڵەکردن وەکو پەیوەندی لەگەڵ ئەمریکایە لە ڕاستی ئەمریکا بە واضحی پەیمانەڵێک کە لەم استراتیژیان بابەتە بەیاخی نیم نەماوە ڕیالیزمی نەرم پرۆژێکی یەجگار گرنگە لە کرۆکی ناو ئەم استراتیژیەوە سەردەرێنێ کە ئەمریکای بەشێکی واقعی مامەڵەکە جارێکی تر ناگرێتەوە بۆ ئاڵۆزی کە ڕووی داوە بە واضحی پێمان ئەڵێ کە
لە دۆسی ئێرانە پارێکی ێژگار زۆر سەرف کرا و بارگرانێکی زۆری خستە سەر ئەمریکا و تەنانەت چی ناوەڕاستی کۆمەڵگەی ئەمریکی تووشی داڕمان کردووە و بن کە پیشتا زێجگار گرنگەکان کە محوەری سەرەکی با بڵین دارایی ئەمریکان تووشی گرفتی ێژگار گەورە بوون و کارەکەشی ناوە بەستەر کابینەکانی پێشوە کە مامەڵێکی دروستیان لەگەڵ لەمەرج تابەتەکان نەکردووە پێم وایە دوو خاڵ زۆر گرنگە لە مەسەلە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ئاشکرای کردووە استراتیژیەکە پێمانەڵێ کە مەسائلی وزە یەکێکە لە گرنگترین فاکتەرەکان بۆ کەمکردنەوەی ڕۆڵ و پێگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چکە بە واضحی پێماڵێ کە ئەمریکا بەرهەمێنەری وزەیەشی گرنگە لە دنیاە و پێی وایە کە لە دنیا ڕۆژهەڵاتە وزەی پاشی دەست ناکەوێت بەڵکو ئەم پرۆژەیە لە ئەمریکا زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زیاتر قسەکردن لەسەر مەسائلی تەکنۆلۆژی و مەسەلەی سیستەمی AI و زیرەکی دەست کرد و ئەبێ ئەم پەیوەندیە لەسەر بنەمای بنووسرێتەوە دوجارێکی لەگرنگی خاڵەکان ئەوەیە کە پێداچوونەوە بە مامەڵەکردن لەگەڵ هاوپەیمانەکانیە بە تایبەتی هاوپەیمانەکانی وڵاتانی کەنداو کە پێی وایە تەنها هۆکارێک کە ئەوانە بەستێ بەیەکەوە مەسایلی پاراستی بەرژەوەندەکانی ئابووری و بازرگانەکانی ئەمریکایە و ئەمریکا بێتە بۆ بڵین وەکو ژماری یەکەم مامەڵی لەگەڵ بکرێت لەو دۆسیا و ئەو پەیوەندی نییە بەسەر هیچ کەسێکەوە تەنها یەک جار نەسیحەتی ئەمریکانی خلیجەکە لەوەی کە هەوڵی چاکسازی بن بەڵام ئەمەکاری ئەمریکانیە دوایە سەرەوە سەرنجێکی زۆر ورد هەبوو سەر کاکتۆر سەردار ببوورە وەزانم کێشەی دەنگکە هەبوو فەرموو لە خزمەتام بەردەوام بە ببوورە منیش لە بۆی دەنگەکە سەرنجەکە پەیوەست بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە یان جۆرێک لە دووپاقیە لەوەی کە لە کاتێکە ئایەخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەمە بێتەوە یا ئاکشێتەوە بەڵام لە کاتیشدا ئەوە نییە واز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێنێت لە ڕاستیدا ینی ئەو بایەخەی بە سوودایدا ئەو بایەخەی بە غەزەیدا و ئێستا سوپای ئەمریکی لە ئیسرائیل یان لە فەڵەستین هەیە و ڕۆڵێکی نەیشن بڵین کەوەی ماگایە ئەو هێزی لە پشتمانەوەیە بڵێم دشتی ئەو جۆرە ڕۆڵان کە ئەمریکا بینین بۆ لە هەمان کاتە وانێکی تەواوی وڵاتانی کەن یەکێک لەو تێزانەی پشتگیریەکەن لە استراتیژیەکە ئەوەیە کە پشتیوانی ئەو جۆرە هێزانەکەن وەکو وڵاتانی کەندا و کە ڕنگدانەوەی کەلتور و کەلەپوری ئەو ناوچەیەن بەمانایە ئەوانی تر دەستبەرداری ئەوە بەواز لەوە هێن دیموکراسی بێنن بۆ ناوچەکە دیموکراسی ئەوکن وەکەوەی پێشتر لە ئیدارەی بۆشەوە تا جوان بڵێن بایدنیش ئەمە بەش لە استراتیژی ئەمریکا لە ناوچەکە کە دیموکراسی دەمی لیبراڵ و حکومتی دەستگا و ئەو شتان پێستاڵێ خەڵکی ئەو وڵاتانە ئەو ناوچانە چون حکمی خۆیانەکەن ئەبێ ڕێگەیان پێ بدرێ و بە ڕێگریان لێ نەکرێ بەڵام ئەمە بەبەستی ئەم لەمە وڵاتانی کەنداوە ینی ئەو بۆ نمونە هەمان دیدی نییە بۆ ئێران ینی کە دێتە سەر ئێران بۆ نمونە ناڵێ بەو شێوەی خەڵخۆیە ئەمە یان دیدێکە زۆر جیاوازە زۆرێک لە تەماکوزە لەوەی یان بۆ نمونە لەگەڵ یەمەن یان لەگەڵ سووریا یان لەگەڵ عێراق هەموومانە ینی ئەمریکا بڵێم جۆرێک مۆدێلێکی تری هەیە بۆ یان حەزەکە جۆرێک لە ڕژێن یان سیستەمێکی تر بێ بۆیە لە ینی استراتیژیکە بڵێم ئەوەی دەیڵێ ئەوەی دیکە جیاوازە ئەمەش وای کردووە خەڵکوای ببینن ڕەنگە ئەمە تەنها استراتیژێکی سیاسی بێ نەک استراتیژێکی نیشتمانی یا استراتیژێک بێ کە ترامپ بیەوێ بڵێم حکایەتی خۆی یان دیدی خۆی یان ئەوەی لە ڕاستیە یانێگە سەیری کەی بە وردی زۆر دیدی یا گیانبینی ماگای لەسەر سەرازاڵە ئەمەش زیاتر ڕنگدانەوەی سیاستی ناوخۆی ئەمریکایە لەوەی کە سیاستی دەرەوەی ئەمریکا و ئەبینیت شادی دیموکراسی یاوەگران لەوەی کە پێشتر کراوە هەموو ئەمەش ڕنگدانەوەی سیاستی ناوەوەی ئەمریکایە بەوەی کە ئەم خەڵکانەی کە ئێستا ئەم نخبە ئێستا حاکم لە ئەمریکا ئەیانەوێت بڵێن ئەوانەی پێش ئێمە ئەمریکایان بەم دۆخەگەیان ئەمە شوانێک دروستەکە لەگەڵ ئەوانە ڕێگایەکی تێ و ئەمەش خۆی لەوە بینێتەوە کە ئەمریکا دیدی ناسیۆنالیزمیە ینی ئەمریکا هەوەیەکە بینێ
و ئەرکی ئەوەیە کە داکۆکی لە بەرژەوەندی نەتەوەیی خۆی بکا لە دنیا و بەلایەوە گرنگ نییە لە وڵاتێکی تر کێشتەچیایە هێنە بەڵام لە هەمان کاتاگەر دێتە سەر ئەمریکای لاتین ئەڵێ هیچ کەسێک نییە دەستوەردان بکات لەو ناوچەیە بەڵام ئەمە بۆ ئەمریکاوانە ینی ڕێگە بە ئەمریکایە دەستوەردە ینی بەمانایەکی تێرەڵێ کەس بۆی نییە دەستوەردان کات لە ئەمریکای لاتین جگە لە ئەمریکا ئەمە بۆ خۆی جۆرێکە لە ڕکەبەری یا ململانێ لەگەڵ چین بەهێزترین هێزە لەو ناوچەیە لە پەیوەندی ئابووری لەگەڵ وڵاتانی ئەو ناوچەیە و لەگەڵ کاری بڵێم هەموو هەردوو ئەمریکاکە وە لە هەمان کاتە ینی ئەمانە هەموو ئەوەن کە جۆرێکە لە ڕێتریک لە خیتاب لەوەی کە بەشێک بێت لە استراتیژ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕای من ینی ئەوەیە کە ترامپ جۆرێک لە ئیحادا کە من ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەلامەوە گرنگە بەڵام بەلاشمەوە گرنگ نییە دەردەمی نەوت بەسەر چوو بەڵام نەوت وەکو سەرچاوەیەک بۆ داهات گرنگە بەڵام ئەو سەرچاوی داهاتە ئەبێ گەزرێتەوە بۆ گیری دەستکرد بۆ چەکی ئەتۆمی بۆ ئانێ لە هەمان کاتە پشتیوانی ئەو پرۆژانەیە کە لە ئیمارات هەیە کە لە سعودیا هەیە کە لە قەتەر هەیە ئەتوانین بە زمانێکی تر بڵێن دیدی ئەم استراتیژە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرکەوتنی پرۆژەی ئەبراهامە و لابردنی هەموو ڕێگریەکانی ترە لە بەردەم ئەو پرۆژەیە و کردنی لە بەهێزێکی ئەقلیمی لەو ناوچەیە و ئەوەی ئەمریکا خۆی ناوێبیکە ئیسرائیل بیکە بەڵام ئەمریکا لە پشتەوە هاوکاریەکە و کۆمینیمان لە قەڕی ئیسرائیل و ئێرانە ئەکرێ بڵێن ئەمە ئەو دیکایەیە کە ڕۆژهەڵاتی کاکتۆر سەردار دوو شت ڕەنگە تۆزێک پێویستی بە ڕوونکردنەوەی زیاتر بێ هەستەکەم لە دوای ئەم استراتیژەوە یان با بڵین لە ڕوانگەی ئێستای ترەمپەوە ئیتر پێناسە و تەفسیری هاوپەیمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕانکاری بەسرادێ جاران ئەوت من فلانە کەس هاوپەیمانمە ئێستا تقریبا لە چوارچەوەی ئەوەی کە بەرژەوەندەکان گۆڕاون یان بەرژەوەندەکەی ئەمریکا جۆی تر مامەڵاکات ئەتوانین جۆرێکی تر لە سەری هاوپەیمانەکانی ئەمریکا بکەین سەری و کەسانە بکەین کە پارەی زۆریان پێیە و لەسەر مێزەکان لەگەڵ ترەمپا دانیشن و واژۆی ڕێکەوتنامەی بلیۆن دۆلاری و 600 ملیۆن دۆلاری ئەوانە ئەکەن ینی سەرنجی لەسەر دۆستەکانی ئەمریکا بە وڵاتی ناوەڕاستە گۆڕانکاریە بەسەران دێ خۆی بەڕای من بۆ ئەوی بەباشی استراتیژی هەبێت لە ناوەوەی ئەمریکا لە ناوەوەی ئەمریکا دیدێک هەیە بە تایبەتی لەوانەیە کە دەنگیان بە ترەمپ داوە کە پشتیوانی ترەمپ بن کەوا ئەبینن ڕۆڵی ئەمریکا خراپە لە دنیایان لە بەرژەوەندی ئەمریکانی ئەویش ئەوەیە کە پارەیەکی زۆر ئەمریکا ئەچێ بۆ وڵاتانی تر و لە هەمان کاتا خەڵکێکی زۆر لە ئەمریکا پێویستی بەو پارەیە بۆیە ترامپ هەمیشە جەق لەسەر ئەوە کاتەوە کە ئەو لە ئەچێتە دەرەوە بۆ ئەوەی پارە بێن ناوەوەی ئەمریکا هەتا ئەو خەڵکانێک کە ناڕازین لە سیاسەتی پێشوو کە پارەی لە عێراق سەرف کردووە لە شوێنی تر سەرف کردووە ئێستا وا ببینن کە ترامپ ئەو سیاسەتە پێچەوانەیە کاتەوە ئەمە لە واقع ینی ترامپ هاوکاریەکانی ئەوە دێنێ وەکو بینیمان لە هەموو هاوکاریەکانی لە USA دوانە بەڵام لە هەمان کاتە ئەوانەی کە پارەیان هەیە ئەکسسی زیاتریانە بێ بۆ ئەمریکا ئەتوانن وەبەرهێنان کە لە ئەمریکا ئەتوانن بەڵام سوود بە ئابووری ئەمریکا بگەێنن ئەتوانن پارە بێنن بۆ ناو ئەمریکا ئەتوانن ئەو ژمارە تریلیۆنی و بلیۆنە بێنن بۆ ئەمریکا ئەوە ئەمە بۆ دەنگدەری ترامپ بۆ جەماوەری ماگا بۆ ئەوانەی وابین کە پارەی ئەمریکا بە فیڕۆ دراوە لە بنیاتنانی عێراق و ئەفغانستان و شوێنی تر ئێستا کۆتایی پێهاتووە لە پێچەوانە کراوەتەوە ئەمریکا جۆرێک لە سیاسەتی هەیە کە پارە پێیاکە لە بڕێەوەی پارە لەما هاوپەیمانی ینی هاوپەیمانی پارەداران هاوپەیمانی بلیۆنەرەکان و ئەوانەی تریش کە ناتوانن ئەم هاوپەیمانەتی ئێستا بۆ بڵێم ئەتوانی بیکڕی
نرخی هەیە ئەگەر توانان نەبوو گرێبەستی گەورە بکەی لە بواری پیشە سازی لە بواری زیرەکی دەستکرد لە بواری ئەو شتە لە بواری چەک و تەقەمەنی ئەوە ناتوانانی هاوپەیمانی ئەمریکایی سوودەکردی بۆ ئەمریکا جا لەم ڕانگەیەوە سیستەمی هاوپەیمانەتیە گۆڕی خۆی سیستەمی هاوپەیمانەتی ئەمریکا هێنای لە دنیانی سەبینین چین سیستەمی هاوپەیمانێتی نییە هاوپەیمانەتی بەمەنای ئەوەی کە ئەبینی لە ناتۆ هەیە لە بڕگەی پێنج لەوەی کە وڵاتێک کاتێک کوێ دەمەترسیۆر هاوا هەموو وڵاتان کەوتونە دەمەترسیەوە لە کاتی ئەو مەترسیا بێ هەموو وڵاتان هاوکاریکەن ئەمە ئێستا خۆی ترامپ لە ڕاستیە کێشەی هەیە لەگەڵامە وەیەوێ بە جۆرێک لە ڕۆژجۆران ینی دەستبەرداری بێ یا لێ بکشێتەوە بۆیە ئابینین ینی هاوپەیمانێتی لەم دیدەی ئەمریکا هاوپەیمانەتێکە هەتا ئەو کاتی پارە هەبێ بەردەوام هەر کاتێک پارە نەما کۆتایی دێ زۆر باش کاکتۆر ژیروان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ترامپ گۆڕانکاری جیاوازی لێ خوێنرێتەوە دانێکیان مۆزوعی دموکراسی دکتۆر سەداش باسی کرد ڕەنگەی تر بۆ ئەمریکا گرفتێک نەبێت کە سیستەمی پاشایەتی بەردەوامە دیکتاتۆری بەردەوامە لە هەندێک وڵاتە ئەوەندەی کە ئەو خەریکی بەژەوەندەکانی خۆیەتی جۆرێکی ترس کەسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەی سەرنجەدەی کە ئەمریکا هەر بەڕاستی ئەوێت شوێنپێکانی خۆی لێرە وەکو بڵێ هەڵگرێ و ئیسرائیل بخاتە جێگەی خۆیەوە ئیسرائیل ئەتوانێت نوێنەرێکی باشی یا پەسەندکراوی یان چوزانم جۆرەکان خوازراو بێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەلای ئەمریکانەوە لە ڕاستی بابەتەکە زۆر سەرنجڕاکێشە بەڕاستی بیریۆم کەوتوانێت کە جۆی بۆڵتن کە خۆی بەرپرسی مەلەفیشی گەوری ئەمریکا بووە لە کابینێکێکەکەمە ینی بەرپرسی دەستگای ئاسایشی نیشتیمانی ئەمریکا بووە و دۆستێکی نزیکی دۆناڵد ترامپ بووە و فترێکی زۆر لە دنیای سیاسەتا کاریان کردو پێکەوە ئێستا طبعا ناکۆچی جار قوڵە بینیانە کتێبێکی لەسەر ئەم بابەتی جەناب نووسیوە پێی وایە کە لە سەرتا پێماڵەکە دۆناڵد ترامپ بۆ جردووە سیاسیکێتی ئەم گۆڕانکاریە گرنگە ئێنێتەکایەوە و استراتیژی سیاسی ئەمریکا بە قازانجی خۆی داڕێژێ و پێم وایە لە 2020 بۆ 5 ساڵی داهاتوو ینی 2025 ئەم بابەتەی هاتۆتەتی جۆی بۆڵتن قسەکەی تەواوە و لە هەمان کاتا پێماڵێ کە شێوازی مامەڵەکردنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا یەکجار جیاوازە بێ و جیاوازتر لە کابینی یەکەم ئەم گریمانش دیسانەوە پێماڵێ کە دۆناڵد ترامپ بەو ڕسمە سیاسی کە لە ناوچەکە دروستی کردووە و کاک زۆر فەرمووی بە مۆدلێکی ترامپیزمیە و زیاتر وەکو مامەڵەکردن لە ناو پرسێکی سیاسی واقعانە تەعاملەکە و لەسەر بەرژەوەندی تەعاملەکەەوە بەشێک لە ڕای ناو ئەمریکا بە قازانجی پەیوەندەکانی خۆی لە ناوچەکە احتیواکە جارێکی کە مەسلەیە بە قازانجی خۆی داڕێژێتەوە پێم وایە لە ناو ئەمە هەموو بارەشڵەکەینەوە ئەستراتیجەکەیە دۆناڵد ترامپ براوی یەکەمە و بە جۆرێکە توانێت لە بیاسایی و بێقانونیە لەو شپرزەی کە لە ناو ئەمریکا دروستی کردو دەتوانێت زیاتر ئیشەکانی خۆی بەباشی بەرێتە پێشەوە بەڵام لە ڕاستیە جاری کەگەڕێمەوە بۆ مەسلەی ڕیالیزمی نەرم و شێوازی مامەڵەکردن لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێمە گەر دیقەت بین دێتە سەرباسی استراتیجیەکە دێتە سەرباسی دۆسیەی ئیسرائیل تەنها بە شەندێرەی کەم باستەوەکە کە بەڵێ ئێمە پابندین بە ڕێکەوتنە استراتیجیەکانی خۆمان لەگەڵ ئیسرائیل بە تایبەتی لە مەسەلەی کەشتیوانی و پابندین بە پاراستنی ئیسرائیل لە کەوانەیەکە بەو شێوەیە تعبیری لێ کردووە واتە پاراستنی ئیسرائیل لە ئەرکی سەرشانی ئەمریکیەکان ئەوان پابندێکی ئەخلاقی و سیاسی و ڕامیاریشیان لەگەڵیا هەیە بەڵام لە بەرامبەر نارە سیاسەکەیە وەکو هێزێکی جەمسەری بەهێز وەکو ئێران کە دیمەنی شەڕ و پێکدادانمان بینیوە هەل لە سەردەمی دەسەڵاتدارەتی دۆناڵد ترامپە و شەڕی 12 ڕۆژان لە خۆناغی سەرەتا دەستپێکردنی کابینەکەی دۆناڵد ترامپە لە دەربارەی ئێران بەڕاستی کەمتری قسەی کردووە پێی وایە کە بە شێوازێکی زۆر ناواقعی تەعامل لەگەڵ دۆسی ئێراناکە پێی وایە کە ئێران لە شەوی لێدانی ئەو ئۆپراسیۆنی کە ناوی نوچی شمشێرەکە بۆ تێشکاندنی بنکە ئەتۆمیەکانی بە تایبەتی فۆردۆ پێی وایە کە ئیتر ئێران بەرادێک لاواز بووە کە ناتوانە سەقامگیری سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستێک بە کە ئەمە زۆرترین ڕخنەیە لە ناو ئەم پرۆژە گرنگەیە ئەم پرۆژە استراتیژیە گرنگەی کە دۆناڵد ترامپ دەستی داوەتێ پیان وایە کە وەلاڕێنانی ئێران و دوورخستنەوەی ئێران لە مەسەلە گرنگەکە لە نارە سیاسەکە تەنانەت وەکو ناریشی مێژووی ناویە با پێی وایە کە ئیتر ئیشی لەگەڵ ئەوە نەماوە ڕاستی ئەمە جارێکی تر پێمانەڵێ کە دۆناڵد ترامپ بە شێوازێکی جیاواز سەرقاڵی نووسینەوەی ڕسمی سیاسی منتەقەکەیە سەبارەت بە مەسائلی عێراق بۆ لەم بابەتە گرنگە و حساسیە باسی عێراق ناکا و باسی کورد ناکا کە ئەمە بۆ خۆی ینی مای ئەرجومنتی سیاسیە چونکە فایلێکی گرنگی وەکو عێراق بۆ ڕاستاندنی قسەی جەنابەتکەیکەی ئێمە بابەتێکمانەیە سەبارەت بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراقا و لە بێژی سپتەمبران بەشێک لە مێزانەمان بینی وەوا قرارە کە لە کۆتایی ساڵی 2026
تەواوی هێزەکانی مەرێنز و ئەو هێزە پیادانەی کە ئۆپراسسیۆنی جیاجیان کردو لە 5 کەناڵی گرنگی مانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوەی یان جێگەڕکیان پێ بکرێ بە دڵنیایی و هیچ خوێندنەوەیەک هەڵ ناگرێت جگەلەوەی کە ئیسرائیل ئالتەرناتیڤێکی گرنگە لە ناوچەکەیە و ئیسرائیل دەتوانێت ڕۆڵی پۆلیسی اقلیمی ببینێ جارێکیکە و نەنرایەتی ئەجندای ئەمریکا بکە هەرچەنە بەڕاستی وەکو شێواز و تێڕوانی نەمڕۆژڵاتی ناوەڕاست کەمێک جیاوازیان هەیە ئەگەر دیقەت بین ناتانیاهۆ بەوازحی لە 5 کتێبی خۆیان دەربارەی ئەم بابەتە زۆر بە ڕاشکاو نادوێ دۆناڵد ترامپ لەناو ئەم استراتیژە سیاسیەیە پشتیوانی خۆی بۆ بەشێک لە سەرکردەکان سیستەمەکان ڕۆژڵاتی ناوەڕاست دووبارە کردەوە بە مەرجی پاراستنی بەرژەوەندەکانی نێوانە لەسەر بنەمایەکی ئابووری و کۆمەرشیاڵ و دروستکردنی پەیوەندیشی تازە لەسەر بنەمای ڕێخستنی کەناڵ ئاوەکان بە تایبەتی گەری هورمز و تونکردنەوەی دۆستاتی لەگەڵ ئیمارات و سعودی وەکوی کە لە استراتیژیەکان ناوێنێ بە تایبەتی ئەو پرۆژە استراتیژی و گرنگی کە سعودیا بۆ لە ڕێگەی پردی وشکانیەوە دەستی داوەتەیە کە بیابان ڕۆژ خالیەکە بە دوو کردەوە و دەریای سوور کەنداوی عەرەبی دەریای سوورە بەستێتەوە و لێوەشەوە ئەمە کەناڵێکە کە بە دڵنیایی و ئەمریکا خواستی پێگەیشتن و ئاگالێبوونی لەم ناوچەیە هەیە و دەستبەرانی نابێت بە ئاسانی. کاکتۆر سەردار بە تۆزێک بەورتر باسی ئەگەر چیست تەنها 3 جار ناوی ئێران هاتووە لە کۆی استراتیژەکەیە بەڵام ئێران لە با بڵین داهاتووی ئێران لەم استراتیژەوە چۆن توانی بخوێنینەوە بەوەی کە جەنابەت پێشتر ئاماژت پێ کرد تا ڕادێک توانین بخوێنینەوە ئیسرائیل بەهێزە بێت لە ڕۆژهاتی ناوەڕاستە و تا ڕادەیەک نوێنەرێکە بێت کە ئیتر ئەمریکا دەستی لە پشتیەوەیەتی واگای لێبێ بەڵام بە تەنیشتیەوە ئەوە سونەکان لە استراتیژەکەی ئەمریکایە پێگەیانە بێت و پەیوەندی ئابوووریە ژمارەیە گەورەکە دیسان لە قازانج و بەرژەوەندی وڵاتە عەرەبیە سونەکان نابێت کە لەبەرەی تا ڕادەیەک بەرامبەر بە ئێرانان ئێران چۆن خۆی ئەبینێتەوە؟ لە ڕاستیەک کێشەیەک هەیە کە ترامپ ئەڵێ ئێرانم تەواو بەڵام نە ئیسرائیل نە کەندا و نە زۆربەی ئەمریکا ڕای ئەوە بەوە نییە کە نەک ئێران تەواو بێت بەڵکو شەڕەکەش تەواو بێت لە هەموو ناوەندەکان وا چاوەڕوانەکە کە گەڕێکی تری شەڕ بەڕێوەیە بۆیە ئێمە لەم استراتیژە لە تەناقوزێکان لە نێوان ئەوەی ترامپ ئێوێ دەریخا و ئەوەی لە واقعە ئێران بەوەی کە مامەڵەی لەگەڵا کراوە بەوەی کە بیتی بەکارهێنراوە لە بەرامبەری ئەمریکا هێزترین چەکی بەکارهێناوە ترامپ ئەوێ بڵێ ئێرانم کۆتایی پێهێنا ئێران توانای نەماوە ئێران ڕۆڵی ئەو تۆی نییە لە ناوچ بەڵام لە ئەرزی واقعە وانی ئەم شەڕ تەواو نەبووە بۆیە لێرە ئەمە لە نێوان واقع و استراتیژەکان لە ڕاستیە کە استراتیژە بێ ئاراستەکەری ئەوەیە کە ئەتەوێت لە واقع بێت یعنی بەڵام ئەم استراتیژە جیاوازە لەوەی کە کەسایەت یان نەرجسیەتی ترامپ بەسەریان بۆیە بێ وابی خوێنیەوە کە لە ڕاستیە ئەوەی دەیڵێ خواستی شخصیەتی نەکخواست استراتیژی ئەمریکی یا ئەکۆ بینیمان ئەمڕۆ لیژنەی بەرگری لە کۆنگرس بودجەی ساڵی داهاتووی پنتاگۆن و هێزی بەرگری ئەمریکا تێپەڕان زۆر بە چڕی باسی عێراق و هێزەکانی ئێران و ڕۆڵیان و کۆنەتی مامەڵەیان و فشارکردن لەسەر عێراق و ینی ئەگەر ئەمە 32 لاپەڕەیە ئەوەی تریان 3000 شتێکن دەخۆیە یعنی نابێت لە ڕاستیە بەو جدیە وەریگرین کە ئەمە ئاراستەکەری استراتیژی ئەمریکا لە داهاتووە زیاتر بڵێم جۆرێکە لە دەرخستنی وانگەی ئەم گروپەی کە ئێستا حکمی کاکەن و ئەمە بینیمان لە مانگی یەکی ڕابردوو کاتێک دەیجێ ڤانس لە میونخ قسەی کرد ئەمان ینی جۆر لە هینیان هەیە ینی ئۆبسەشن جۆرێک لە کێشەی گەوریان هەیە لەوەی کە نارەکان لە ناوەوەی ئەمریکا لە ئەمریکا لە ئەوروپا پشتیوانیە کرێ بۆیە بۆ ئەوەی پرۆژەکەیان جێبەجێ بکەن ئەبێ ڕوبەڕووی ئەمان بنەوە لەماوە هەست وێناکەن کە نەیاری گەورە یعنی ئەو جۆرێک
لەو دیدە سەیریکەن دژمنی نزیک هەیە و دژمنی دوور وابزانم ئەم دید استراتیژێکی بەڵ هنا جا لەما دژمنە نزیکەکەیان کە ئەوانن کە لیبراڵەکانن کە چاپن کە هێزە دیموکراسیەکانن کە ئەمان ئەمە بە مەترسی چین ینی مامەڵەیان لەگەڵ چینە زۆر نەرمە بە چین تا حدێک پێی خۆشە هەندێک کەس وای لێکی دانەوە جارێکی تر لە ڕوانگەی نەرجسی ترامپەوە کە ترامپ مانگی چوار ئەڕوا بۆ ئەمە بۆ ئەوەی زمینە سازی بکە لە مانگی چوار لە چین بە شێوەیەکی گراندیڵس بە شێوەیەکی گەورە پێشوازی شکۆمەندەکەی ڕابخرێتوانە بۆیە وەها مامەڵەکە بەڵام ئەگەر بینە سەر تێگەشتنی پەیوەندی ئەمریکا و ئەوروپا کاریگەری هەیە لەسەر وڵاتی ناوەڕاست ئەگەر این هەبێ ئەو ڕوونکەمەوە زۆر ئەبێ ئەوە بزانین کە ڕوسیا مەترسی نییە بۆ ئەمریکا یان شەڕی ئۆکرانیا ئەوەی سلمان کە رووسیا دلهێز نییە و ناتوانێت لەسەر ئەمریکا لە ڕابردووە پەیوەندی ئەمریکا و ئەوروپا لەسەر بنەمای نەیارەتی سۆڤێت دروستووە و شەڕ شتیانی ئەمریکا بۆ ئەوروپا بە ڕووبوونەوەی سۆڤێت بووە ئەوە کۆی بینیمان ینی ڕۆناڵد ڕێگن یان ئەو سەرکردەکان هاتن بۆ بەرلین و لێەوە خطابیان نەداوەبانە بەشێک بوو لە شەڕی ساردەوە ئێستا ئەمە کۆمایی هاتووە کاک سەردار با یەک شت لێرە تۆزە بینیکەمەوە ئێمە تقریبان بۆ ڕۆژڵاتی ناوەڕاست با بڵین پرسی کورد پرسیاری کورد مەوزوعی کورد هەمیشە بەسراوەتەوە بە تورکیا ئەوە تقریبان سەرنجێک لەسەر ئێران خستە ڕوو تورکیا کە خاوەنی با بڵین ئەو پارە زۆرە نییەوە وڵاتە عەرەبیەکان نەوتە زۆرەکەشی نییە جاران تورکیا وەکو وەسیلەیەکی هەواڵگیری و ئەوانە بۆ ئەمریکا ڕۆڵی ئەبینی ئێستا تورکیا چۆن خۆی بینێتەوە لە سیاسەتی داهاتووی ترەمپە لێرە ئایا تورکیا وەکو بەشێک لە ئەوروپا بینرێ و بەو شێوە ماڵێ لەگەڵاکرێ یا تورکیا وەکو بەشێک لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بینێ بەڕاستیە وایە بینم من لەم استراتیژە تورکیا وەکو هێزێکی ئەقلیمی کە زیاتر لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە بە ئاسیای ناوەند ینی لە دیدی ترامپەوە یان لە دیدی ئەم استراتیژەوە لە ڕاستیە جۆن بۆڵتنەوەی ترامپ ئەم استراتیژی هەر نەخوێندێت تۆ ئاگاشی لێ بەڵام من وایە بینم کە تورکیا وەکو هێزێکی ڕۆژهڵاتی ناوەڕاست و ئاسیای ناوەند بینراوە و مامەڵەی لەگەڵا کراوە و ئەمان قبوڵیانە تورکیا هێزێکی ئەقلیمی بێ بەڵام ئەم ئەقلیمی بوونی تورکیا لەگەڵ بەرژەوەندیان ئاسایشی ئەقلیمی ئیسرائیلە بەرێکەکەوێ و لەگەڵ ئەو دیدەی کە ئەبێ کەندا و ئیسرائیل بەیەکەوە بن کە تورکیا ئەوەی پێ ناخۆشە چونکە وا هەستەکە ئەگەر ئیسرائیل و کەندا و بەیەکەوە بوون ئەوە تورکیا ڕۆڵی کەمە بێتەوە یا نییە لە ناوچەکە یان ئەو ئەو لە سووریا هەیەە کە ئیسرائیل بێ سووریا فدراڵ بێ و نامەرکەزی بێ و تورکیا مەرکەزی ئەمانە هەموو ڕەنگەداتەوە لەوەن بەڵام تورکیا شێوەیە جێگەی بایەخ نییە زۆر ینی داران ڕووی سۆڤێتە بووە ئێستا زۆر کاتی بەرنامەکەنەوە بۆ یەک پرسیارتە دێمە خزمەتی بەڕێزت بەس بە لەگەڵ کاکتۆشیروان سەرنجێکەکە بوو لەسەر ئەوەی کا بڵێن ئەگەر باسی کورد بکەم لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە جەنابەت باس کرد بووتت بە هیچ شێوەی باسی کورد و عێراق وەمان نەکراوە هیچ دەرفەتێک هەیە بۆ کورد یا با بڵێن ئاڵنگاری گەورە هەیە جگە لە بابەتی ڕۆژاوا کە کاکتۆر سەداریش تقریبان ویستی ئەوە نزیکاتەوە مەوزوعی تورکیا ڕەنگە بکەم بگەڕێمە لای ئەوش دوایی ئەگەر بە کورتیاوە سەرنجێکی خۆ لەسەر دەرفەتەکانی بەردەم کورد لە ڕاستە دۆناڵد ترامپ لە دوای 26 جۆنێوری ئەم ساڵەوە تەنها دوو جار باسی کوردەکە ئەویش بە طریقی سوتفە با بڵین وەکو وەڵامی ئەو پرسیارانی کە لێکراوە کورد پاڵەوانێکی ئازا و جنگاوێکی بەتوانایە و نقطە
کە ئەمە بەڕاستی پێویستی بەخێنەوەیشی درودرێژە ئەمە هەمان ئەو قسانەیە کە سای 2007 بکراوە و پێمان وایە سەبارەت بە کورد تێڕوانێکی ڕاستەقینە لە کابینە و ئیدارەی دۆناڵد ترامپ نابێنرێ و ئەگەر ئێمە بەسینەوە بە دۆسیەی کورد بەسینەوە بە مەلەفی عێراق بەگشتی لە چوارچەوەی ئەو استراتیژیە سیاسیەکە دۆناڵد ترامپ لە ماوەی ڕابردوودا پەیڕەوی کردو لەم کابینە تازەیە کشانەوەی یەزەکانی ئەمریکا یەکێکە لە گرنگترین ئەو فاکتانی کە ڕسمی سیاسی ئەمریکا لە عێراقاکە بەڵام ئێمە بەو مانای نایە کە عێراق ناوچی پارێزراوە بەڵێ ئێمە بە هەڵە وا تەرجمەیان بابەتاقین کە یەزەکانی ئەمریکا لە عێراق کشاوەتەوە لە ڕاستیان جێگەڕوشیان پێکراوە بۆ نمونە ئەم ێزانە کۆکردن براونەتە منتەقی حساسی وەکو عین ئەسەد پێچوانەوە مەسەر لە کوردستانە گەورەترین کۆنسڵخانە لە کوردستان ناکرێتەوە و دوو گرێبەستی گرنگی بە بەرهێنانی غاز و نەوت و تەنانەت گەڕان و پشکنینی بەردەوام لە کوردستانە ئەمانە هەمووی بابەتێک پێماڵێ دۆستی کوردی هێشتا دۆستی چێژگار گرنگە بەڵام بەڕاستی ئەگەر بەم سەری عێراقین پێمان ئەڵێ ئەم استراتیژیە پێمان ئەڵێ کە عێراق ناوچەیەکی ئالۆزە هێشتا و وەکوی کە دۆناڵد ترامپ باسی کرد لە بەردەم سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کە ناوچەی بیرێکی ئاوەڵای دەستێنەراوی سەربەتاڵە ئەکرێ لە داهاتوە پرۆژێ و بەرهێنانی زۆر جدی تاکرێت پێمای لەم ڕۆگەر ڕژەمی سیاسی عێراق بەگشتی بخوێنەوە نێردەی دۆناڵد ترامپ بە شخصی وەکو مارک ساڤای ئەوانە ینی سەرتا دەستپێکردنی قۆناغیشی تازەی لێرە زۆر سپاس کاکتۆر سەردار با کۆتا پرسیار بچکە کاتی بەرنامەکەمان زۆر کەم بۆتەوە ئەگەر باس لە دەرفەت و ئاڵنگارەکانی بەردەم کورد بکەین لە ئێستاوە بەدواوە لەگەڵ مامەڵەکە لەگەڵ ئەمریکایە خوێندنەوەی بەڕێزت چییە بەوە زۆر سپاس بەڕاستیە ترامپ خۆی ئاگاداریە بینیمان لە چاوپێکەوتنەکانوانە ئاگاداری وردەکاریەکان نییەوەی بەلاشیەوە جێگەی بەڵام ئیدارەکەی وانە ئیدارەکە بینین لەو بودجەی وەزارەتی بەرگریە وانی کوردەکات لە سووریا ئەمەش گرنگە چکە سیاست لەو ئاستاکرێ سیاست ترامپ خۆی نایەتە ناو ئەو وردەکاری ئەوەی کە ئەم هێزانە کیەن و چۆن مامەڵاکەنوانە بۆیە من گۆڕانکاریی ئەوتۆنام بەڵام بێ لەوە ببینین کە سیاسەتی ئەمریکا بەرامبەر کورد سیاسەتی ئەمریکا بەرامبەر عێراق بەرامبەر ئێران بەرامبەر سووریا و ڕنگدانەوەی ئەیە لەگەڵ ئەم ناوەندانە هەروها تورکیاش بەڵام زیاتر ئەم ناوچانە کە ئێستا لە گۆڕانکاری بۆیە ئەبینی نەیارێتی لەگەڵ ئەمریکا وا دەرەکەی کێشەی لەگەڵ بەغدا بێ بەڕوونی ئەو هێزانەی کاریگەرن و براوەی هەڵبژاردن لە عێراقا ڕۆڵیان نەبێ لە بۆیە ئەمە واکە کە پەیوەندی ئەمریکا و عێراق پەیوەندیەکی بڵێم کێشەدارە بێ لە ئەمە ینی کورد ڕۆڵیە بێ بۆشایەک دروستە بێ کورد ڕەنگە بتوانێت ئەو ڕۆڵیان ئاەخی بمێنێت چکە کێشە هەیە لەگەڵ بەڵام لە سووریاش بە هەمان شێوە ئایا یان هێشتا ناسەقاندیرە هەرچەندە بەڕاستە پەیوەندی ئەمریکا و سووریا لابەردی یا کەمکردنەوەی ئەوەی پێڵێن ئابلۆخەکانی قەیسەر ڕەنگە هەنگاوی بەرەپێشەوە بڕا بەڵام سووریا هێشتا ناسەقاندگیری زۆر تایە و ئیسرائیل یەکی تری هەیە بۆیە ئەمانە هەموو واکەن ڕەنگە لە دیدی ترامپ شخصی خۆیەوە نا بەڵام لە دیدانەکەیەوە هێشتا ڕۆڵی زۆر سپاس کاکتۆر سەردار عەزیز توێژەری و شرۆڤەکانی دەوڵەتی لە ئێرلندا لەگەڵمان بووی کاکتۆر ژیلوان سپاس بۆ بەڕێزیشت کە دەسلێمانی و لە ستۆدیۆ لەگەڵمان بووی بناری بەڕێز سوپاسی فراوان بۆ بەڕێستان کە تاسە لەگەڵمان بوون بە هیوای داهاتووکی باش بۆ کورد و کوردستان